وەفتێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکانی کرد و لەگەڵ جنین هێنس نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە بەغدا گفتوگۆیان کرد سەبارەت بە مافەکانی مرۆڤ لە عێراق و ئەو گۆڕانکاری و پێشاتانەی لە ناوچەکە ڕوودەدەن. هەر لە درێژەی سەردان و بەسەرکردنەوەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی تۆڕی میدیایی عێراقیان کرد. وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەپێویستمان زانی سەردانی تۆڕی میدیایی عێراقی شەبەکەتە الإعلام العراقی بکەین بە وجودی هەموو ئەم ڕاگەیاندنانەی کە ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاسی ناوچەکە و لەسەر ئاسی عێراق کار ئەکەن مرج نییە هەموو ئیعلامێک بێت کە بتوانێت ڕاستیەکان خۆی بگەێنێت. لەم سەردانە گرنگەدا لەگەڵ وەفدی فراکسیۆنی یەکێتی باسمان لە ئاستەنگەکانی بەردەم ئازادی ڕادەڕبرین کرد و هەردوو لە تەکیدمان لەوە کردەوە کە دەبێت تۆڕی میدیایی عێراق دوانگەی سەرجەم عێراقیەکان بێت بە سەرجەم پێکهاتەکانەوە. هەروەها وەفدی ناوبراو هەموو پشتیوانیکی خۆیان بۆ دەربڕین لە پێناو بەکارهێنانی تۆڕی میدیایی عێراق لە یەکخستنی هەموو نەتەوە و پێکاتەکانی عێراق و پێکەوە ژیان و بڵاوکردنەوەی ئاشتی و ئارامی لە عێراقدا. وەفدەکەی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی سەرۆکایەتی ئەنجومەنی ئەمێندارانیان کرد و پشتیوانی فراکسیۆنیان بۆ دووپاتکردنەوە و ڕایان گەیاند دەبێت کورد نوێنەری لە سەرۆکایەتی ئەم ئەنجومەنە هەبێت. دیارە یەکێک لە مافەکانی ئێمە ئەوەیە کە لە پێکاتی کورد ئێستاکە لە ئەو ئەنجومەنەیە نەماوە واتە لە مەجلیسی ئومەناکە لە پێشووتر کوردی تێدا و ئێستا کوردی تێدانە. دیارێکێک لە پرسەکان کەوا بەلای ئەمەوە گرنگ بوو باسکردنی ئەو مۆزوع بوو کەوا کوردێک لە مەجلیسی ئومەنا هەبێت و ڕێوشوێنەکان گەشتە چی ئاستەیەک و ئیجراعاتەکان چی بۆ تا ئێستا کراوە و ڕێگریەکان چین کە تاکو ئێستاکە کوردێک دیاری نەکراوە بۆ ئەوکو ئەندام لە مەجلیسی ئومەنا. ئەو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵەکانی خۆی چڕ کردووەتەوە بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کورد لە بەغداد بە مۆشێخانی گەلی کوردستان بەغدا.